دوبێک دەردەکرێت لە پاڵاوانتێکە بەس تۆ زەحمە تیارێکە ئەمن وەکو جمهورەتی ریال بەخۆم داوەتە دۆڕاوم ئەمن حەزەکەم صاحب یاریگا ببە هەردوویانە خبری تەواویانەیە هیوادارم ێرەش خۆش بی وەکو چاتجیبیتیەڵە پێچەوانی ڕەیەکەوی مەیە بۆ یاریەکەی ئەم شەو بەرشەلۆنە هیباتەوە وەکو چاتجیبیتیەڵە هیوادارم ێرەش خۆش بی پێشبینی من بەرشلۆنە 2-1 دەباتەوە لە یاری چۆن هەردووکیان ئاستیان باش بوو بەس تۆ زەحمە تیارێکە بۆ خۆم جمهوری بەرشەلۆنم یادارم بەرشەلۆنە 2-1 بیباتەوە ڕۆژی 6-5 بۆ بارسلۆنا لە مێژووی یاریەکانی چامپیۆنز لیگدا ڕۆژێکی باش و بەختێنەرە چونکە دوو جار لەو ڕۆژە گەیشتۆتە یاری کۆتایی ئەم ڕۆژ نازانین چی دەبێت بەڵام ئەوەی کە خوێندنەوەی بۆ یاریەکە کردبێ و بارودۆخی تیپەکان ببینێت هەست دەکەی کە ئەنتەر میلان نایەوێت ئەو دەرفەترە دەست بدا بچێت یاری کۆتایی جارێکی کەش گەیشتە یاری کۆتایی بەڵام دۆڕا لەو ساڵانەی ڕابردوو لەگەڵ مانچستەر سیتی تەسەوڕ دەکرێت ئەمڕۆ بارسلۆنا ئاساین لە یاریگای ئینتەر میلان دەرنەچێت بارسلۆنا بڕیاریدا ئەو شتە پوتۆس بکات جا بۆیە 2-1 بۆ بارسلۆنا بەخۆم داوەتە دۆڕاوم هیوادارم ئەمشۆن داوەتەکەم نەبێت بە دوو داوەت بەرشەلۆنە نەیباتەوە ئیشەڵڵا و پێشبینی ئەەکەم 2-1 ئینتەر میلان نەیبات من هەواڵەکانی خۆم تەواو کرد بەڵام پێشبینی مەیە بۆ یاریەکەی ئەم شەوی بەرشە و ئینتەر میلان هەرچەندە بەرشە ئەم ساڵ بە باشترین وەزعیاتیە پەڕێ بەڵام بەخوا ئەگەر نەیباتەوە بۆ 10 ساڵی تر وەک چۆن بێئومێد بوو ئاوا بێئومێد دەبێتەوە بەڵام ئینتەریش زۆر بەخۆت بوو لە یاری چوون 3 گۆڵی لە بەرشەلۆنە کردووە پێشبینیەکەی منەوەی با زۆر درێژەی پێ نەدەم 1-0 بۆ ئینتەر میلان و بەرشە ماڵاوایی ئەکات پێشبینیکردن وەڵام بۆ یاریەکەم شەو قورسە لەبەرەوەی هەردوو تیپ ئاسیان لە یەخەوە نزیکە بەڵام بەلەبەر چاوگرتنی یاری ڕابردوو کە لە یاریگای بەرشە ئەنتەر ئاستیشی باشی پێشکەش کرد ئەگەر لەو ئاستی بەردەوام بێت پێم وایە ئەنتەر دەتوانێت یاریەکە بباتەوە هەرچەندە ڕێژەی بردنەوەی هەردووشیان بە لە 150 دادن وەڵی هیچ ئاگام لە یاری و شتەکان نیە تەنها ئەوێ پێچەوانی ڕێیەکانی وریای چ شتێکی بڵێتن ئەم پێچەوانی ڕێیەکەوی مەیە ئەمن وەکو جمهورەتی ریال هیوادارم 4-2 ئەنتەر میلان باتەوە هەر ئەم ساڵە ساڵانی داهاتوش بەرشلۆن نەگاتەوە قۆناغی پێشبینی من 6-1 لە بەرشلۆنە پێشبینیکردنەکەی قورسە چکە گەمە یەکەم هەردوو لە حەقی گەمەیاندایە بە کاملی بەتایبەت کە ئەو گەمەی گەڕانەوەش پێش کۆتایی چامپیۆنز لیگا هەردوویانە خبری تەواویانەیە بە پێی ئامادەی و پێکاتە و ئەزمون پێشبینەکە ئینتەر میلان باتەوە پێشبینی من بۆ یاریەکەی ئەم شەو ئەنتەر میلان بە جیاوازی 2 گۆڵ دەردەکرێت لە پاڵاوانتێکە بەپی پێشبینی من بەرشای باتەوە هەر ئەوەشی لە چاوەڕوانەکرێت پێشبینی بۆ یاریەکەی ئەم شۆ بەڕای من زەحمەتە من پێم وایە 3-2 ئینتەر ئەیباتەوە هەر بەرشلۆنە بەسەر دەکەوی و دەستا فاینەڵی چامپیۆنز لیگ جەمسا زامن حەزەکەم چکە خۆش نییە صاحب یاریگا بدۆڕێنیتن ئەمن حەزەکەم صاحب یاریگا ببە کەواتە ئەنتەر میلان بیباتەوە وڵای کێشێکم هەیە من نەسەیری یاریەکەم نەفڕم پێوی هەیە بۆی نازانم کێ بیباتەوانە شینەکان یا سوورەکان لەبەری سوور جوانە حەزم لە سوورە قەینا سوورەکانی بنەوە دووکن